ئافرەتانی کوردستان شانبەشانی پیاوان لە کوردستان بە درێژایی مێژوو بە دیاریکراوی لە شۆڕشەکانی کوردستانە ڕۆڵ و پێگەی یەکجار کاریگەر و گەورەیان هەبوو. ئەم ڕۆژ یەکێتی ئافرەتانی کوردستان کۆنگرەی نۆیەمی خۆی لە شاری هەولێر دەبەستێت. بۆ قسەکردن لەسەر ئەم دیدارە لەسەر ئەم کۆنگرەیە میوانێکمان لەگەڵدا قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین کە داخۆ دەیانەوێت چی بگۆڕن لەم کۆنگرەیە و چۆن هەنگاوبەرە و پێشەوە بنێن. و میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڤیان سلێمان سکرتێری یەکێتی ئافرەتانی کوردستان ڕاستەوخۆ لە سۆدۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. دکتۆر ڤیان بەخێر بێن. زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتە ژووری هەواڵی کوردستان 24. ئەمڕۆ سەرچاوم ئەمڕۆ مەسرور بارزانی لە پەیامەکەیدا یەک پەیامی بەکارهێنا کە زۆر وردە جێگەی هەڵوەستە لەسەرکردنە، دەڵێ داوا کامیانی داوا لە ئافرەتانی کوردستانەکەم لە بەهێزکردنی گیانی کوردایەتی و نیشتیمان پەروەری لە پەروەردەدا بە هێز بن و بەهێزتری بکەن. قسەتان لەسەر ئەم پەیامەی مەسرور بارزانی چییە و چۆن دەتانەوێت لە گفتارە و بیکەنە کردار؟ بێگومان ئەوەی کە ئەم پەیامەیە پەیامی کە ئەمڕۆ مەسرور بارزانی لە کۆنگرەی نۆیەمی یەکێتی ئافرەتانی کوردستان بە تەواوی ئافرەتانی کوردستان و بە تایبەت ڕێکخراوی یەکێتی ئافرەتانی کوردستان دای ئەو پەیامەیە کە هەمیشە جەنابی سەرۆک بارزانی و بارزانی نەمر وەکو یەکێک لە ئەو بنەما سەرەکیانەی کە یەکێتی ئافرەتانی کوردستان لە پێناوی دامەزراوە دەچێتەوە بابی ئامانجە نیشتیمانیەکانی یەکێتی ئافرەتانی کوردستان و لەم خاڵەیەدا ئامانجە نیشتیمانیەکانی یەکێتی ئافرەتانی کوردستان یەکێک لەوانە ئەوەیە کە بەڵێ ئافرەتانی کوردستان بە پشتبەستن بە ڕۆلی مێژووی خۆیان کە هەمیشە دەورێکی باڵایان لە شۆڕەشەکاندا هەبووە بە هەمان شێوە گیانی نیشتیمانی و وابەستەی نیشتیمانی نەوە بۆ نەوە بگوازنەوە. ئێمە ئەو بەڵێنە دووپات دەکەینەوە کە چۆن پێشووتر لەسەر ئەو ڕێبازەیە بەو شێوازەیە بەردەوام بووین بە هەمان شێوەش پەروەردەی نیشتیمانیانە وابەستەی نیشتیمانی گیانی نیشتیمان پەروەری لە نەوەکانی داهاتوو و لە ناو کچان و گەنجاندا بەردەوامی پێ بدەین. زۆر باشە دکتۆر ڤیان، ئێوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی کۆنگرەتان بوو، 2 ڕۆژ بەردەوام بێت، دەتانوێت چ گۆڕانکاریەک لە یەکێتی ئافرەتانی کوردستان هەم لە هەیکەلیەتی هەم لە بەرنامە و کارەکانیدا بکەن؟ بێگومان کۆنگرە بۆ چیە؟ کۆنگرە بوو ئەوەیە کە بە پێی قۆناغەکان خۆنەوەیکردنەوە هەبێ. کۆنگرا چەندین خاڵ لە خۆی دەگرێتەوە. یەکەم بە داڕشتنی استراتیژیەتی نوێیە بۆ چەند ساڵی داهاتوو. لە 5 ساڵی ڕابردوو یەکێتی ئافرەتانی کوردستان خاوەن استراتیژیەتی کارکردن بوو. ئێستا بۆ ئەم کۆنگرەیە دیسان دەبێ استراتیژیەتێکی نوێ بەپێی ئەم قۆناغای داهاتوو بۆ کوردستان بۆ یەکێتی ئافرەتانی کوردستاندا هەبێت. لەو ڕوانگەیەوە ئامانجەکانی ئێمە چەند ئامانجێکمان هەیە. یەک لە ئامانجە نیشتیمانیەکانی ئێمەیە کە پرسی ئافرەتی کوردستانی پرسێک نییە کە لەگەل پرسی نیشتیمان یەک جیا ببێتەوە، چونکە لە هەمان کاتدا ئێمە پرسی کوردبوون و پرسی کوردستانی بوونماندا هەیە. بۆ ئەو مەبەستەیە چەند خاڵێک هەیە کە دەبێت لە خلالی بەرنامەکانی ئێمەدا جێ بگرێتەوە و لە بیر نەکەین کە ئێمە لەم قۆناغەیەدا لە بەرەنگاری و ئاڵنگاریەکی زۆر گەورەداین بەوە کە بە حەقیقەت چەندین ڕەوتی دیکە یان بڵێن بزاوی دیکە هەیە کە دەیانەوێ لە ڕێگەی ئافرەتەوە هەستی نیشتیمان پەروەری لە ڕێگەی ئافرەتەوە گۆڕانکاری بەسەر کۆمەلگای کوردستانی بێنن. کۆمەڵێک ڕەوتی ڕووکەشگەرە، کۆمەڵێک ڕەوتی کە تەنها ئافرەت لە بوونێکی فیزیکیەوە دەبینێت و لە بوونی مرۆڤانەی خۆی کاڵ دەکاتەوە. ئەمانە هەمووی لەلایەکەوە بۆیە دەبێت بەرنامەی تایبەتمان هەبێ بۆ ئەوە. لەلایەکی دیکەوە ئێمە ئاڵنگاری هەندێک نۆرم و نەریتی کۆن دەکەین. ئێمە خاوەن کولتورێکی زۆر جوانین، بەڵام لە هەمان کاتیشدا کۆمەڵێک نەریتی نەشیاویش بۆ ئەم سەردەمەیە هەیە کە دەبێت گۆڕانکاریان بەسەردا هەبێت. بۆیە خۆنوێکردن بەکارهێنانی تەکنۆلۆژیا ئەو
پێشکەوتنانەی کە لە ئێستادا لە ئارادا هەیە دەبێ بەرنامەمان بۆی هەبێ و ئەمە دەچێتەوە بابی تواناسازیکردن ئامانجی تواناسازیکردنی ئێمە لە یەکەتی ئافرەتانی کوردستان کە چۆن دەتوانن ببنە هەوێنی ئابوووریەکی هێز بە کوردستان کە نیوەی زیاتری کۆمەلگا لە کار خراوەتەوە و ئافرەت لە چوارچێوەی خێزانەوە بهێتەوە فەزای گشتی و کار بکات ئەو نۆرمانە ئەو نەریتانە ئەمە دەبێتەوە ئامانجی سێمی ئێمە لە بەرەنگاربوونەوەی توندوتیژی و لە دروستکردنی کەشێک کە پێگەی مرۆڤەکان شکۆی مرۆڤەکان یەک بێ. زۆر باش دکتۆر ڤیان تۆ بخۆت باش دەزانی کەسایەتی مرۆڤ لە ڕۆژی لەدایکبوونیەوە تا 5-6 ساڵی دروست دەبرێت دایک ڕۆلی گەورەی هەیە لە کەسایەتی دروستکردنی کەسایەتی مرۆڤدا ئێوە وەکو دایک لێرە وەکو دایک قسە دەکەم دەتانەوێت چ ڕۆڵێک دیسانە وابەستەیەکەمەوە بە پایامەکەی مەسرور بارزانیەوە چ ڕۆڵێک لە پەروەردەکردنی نەوەکانی داهاتوو پەروەردەیەکی کوردستانیانە بە گیانی کوردانە چۆنە ڕۆڵە دەجێڕن؟ ئافرەت یەکەم مامۆستای ژیانە ئافرەت لە خودی ناوەکەیەوە دیارە ئافرێنەرە لە ئافریدەنەوە هاتووە خولقێنەرە باشە و پەروەردەکاریشە ئەو ڕۆڵەی کە دایکانی کوردستان دایکانی نەوەی نوێ ببیننەوە ئەوەیە کە یەکەم شت لە خودی ئافرەتەوە دەبێت دەست پێ بکات ئێمە دەمانەوێت کەسایەتی ئافرەت کەسایەتیەکی بوێر خاوەن ئیرادە بەرهەمهێن و بەرهەمهێن و بڵێن کە پێشکەوتن خواز بێت کە خۆیدا بگونجێنێتەوە لێرەدا وەکو دایکێک ئەو ڕۆڵە نیشتیمانیە ببێنێت خۆشەویستی خاک خۆشەویستی چونکە لە بیر نەکەین کە دایک یەکەم نیشتیمانی منداڵ لە خۆشەویستی نیشتیمانی دایکەوە فێری خۆشەویستی نیشتیمانی خاک دەبێت ئافرەت و خاک پەیوەندیەکی دوانەیان بە یەکترەوە هەیە کە هەر یەکێکیان وەکو دوو ڕۆی دراو بەها لە یەکترەوە وەردەگرن بۆیە ئەم هەستەیە ئێمە دەمانەوێت لە ڕێگەی پێگەی دایکەوە کە لە ناو کۆمەڵگەی کوردستانیەوە هەیە بۆ ڕێگەی بەرزکردنەوەی پێگەی ئافرەتیش بچین وە لێرەدا وەکو دایکێک نەوەکانی داهاتوو نەوەکان مناڵەکانمان بە شیری خۆشەویستنی نیشتیمان ئاوەدانکردنەوەی نیشتیمان باشکردنی ڕەوشی ئەم وڵاتەیە بەجێنەهێشتنی ئەم وڵاتەیە و بە هەموو شێوەیە کە ئاشتی بناغەی ئاشتی یەکتر قبولکردن بە هاجوانەکانی مرۆڤایەتی سیستەمی دیموکراسی کۆمەلگایەکی مەدەنی ئازاد کە مرۆڤەکان تێدا هەمویان هاوسەنگ بن هەمویان هاو بەها بن هاو پێگە بن و جیاوازی لە نێوان تاکەکانی لەسەر ئاستی توانا و حەزبێ نەک شتێکی دیکە. زۆر باشە دکتۆر ڤیان بۆ خۆت باشە زانی ینی کۆمەڵێ دابوو نەریتی کە بەڕاستی نامۆیە بە کولتوری کوردستان و بە دیاریکراویش بە کولتوری ئافرەتی کورد چۆن بەرەنگاری ئەم دابوونەریتەیە بنەوە کە هیچ وەختێک لە ناو کوردستاندا نەبووە لە کۆمەڵگای کوردستاندا نەبووە بە حقیقت زۆر بەهۆی کرانەوەی کوردستان و بەهۆی تەکنۆلۆژیاوە کە هەموو جیهانی بە یەکەوە گرێدراوە چەند لایەنی قازانجیشی هەیە ئەوەندە لایەنی زەرەریشی هەیە زیان بەخشیشی هەیە ئەوەی کە ئێمە دەتوانین لێرەدا بکەین هەمویان لە ڕێگەی ئاگاییەوەیە لە ڕێگەی هوشیارکردنەوەی ئافرەتانەوەیە کە چۆن دەتوانن سوود لە ئەزمونونەکان سوود لە شتەکان شتە باشەکان ببوورە من بەبەستم لەوە بوو هەندێک دابوونەریت هەیە ژن وەکو پاشکۆی پیاوە بینن بەڵێ من دەمەوێت بزانم چۆن بەرەنگاری ئەمە دەبنەوە چۆن بەرەنگاری ئەوە دەبینەوە بەرەنگاری ئەوە دەبینەوە لە ڕێگەی وشیارکردنەوەی خودی ئافرەت چونکە هەموو شتێک لە ناخی خودی ئینسانەوە دەست پێ دەکات کە ئافرەتی کوردستانی خۆی بناسێنێت خۆی بناسێت هەر کاتێک کە خۆی ناسی وەکو مرۆڤ و پێناسەی خۆی کرد لە چوارچێوەی دەرەوەی چوارچێوەی جەستەکەی خۆی ئەو کاتە دەتوانێت بەرەنگاری ئەو نۆرمۆ پۆشتکەوتانەش ببێتەوە هەر کاتێک کە پێگەیش و تێگەیشتنێکی باشی بۆ تواناکانی خۆی هەبوو ئەو کاتەیە دەزانێت کە مرۆڤێکی ئازادە و خاوەن ئیرادە و دەتوانێت خاوەن بڕیار بێت دەتوانێت پاشکۆی کەس نەبێت و ئەمێک یەکێکە لەو خاڵانەی چونکە دایکێکی ئازاد نەوەیەکی ئازاد بەرهەم دەهێنێت و جیاوازی مرۆڤێکی
ژێر دەستا مرۆڤێکی دەستەمۆ لەگەڵ مرۆڤێکی ئازاد ئەوەیە کە ئازادیە لە بڕیاردان لە خاوەن بەرهەمی ئازادیە لە تێگەیشتن لە خاوەندارێتی و ئافرەتی کورد دەبێ ئەم شتانەی لە خۆیدا دروست بکاتەوە ئەمەش تەنها و تەنها لە ڕێگەی ڕاهێنانەوەیە لە ڕێگەی بەهوشیارکردنەوەیە دەبێت دووەم ئێمە دەتوانین ئەم شتانەیە کە دەکەین ئێمە زمینی سازی بکەین لە ناو کۆمەلگادا چونکە عەقلی گشتی کۆمەلگاشمان هەیە کە دەبێت کاری لەسەر بکەین دەبێت لە ڕێگەی پشتیوانی یاسایی و لە ڕێگەی ئۆرگانەکانی حکوومەتیش کاری بۆ بکەین کە پێکەوە بتوانین باشە دکتۆر ڤیان ینی لە کۆنگرەکەەوە ئێوە دەتانەوێت ئەمڕۆ یەکەم ڕۆژ و سبەی دووەم ڕۆژە کۆتایی دێ دەتانەوێت چ پەیامێک لە ڕێ ئەم کۆنگرەوە بە ئافرەتانی کوردستان بدەن ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە سوپاست دەکەم زۆر باشە کورتترین پەیامی ئێمە لە چوارچێوەی دروشمی کۆنگرەکەماندایە کە دەڵێت هێز و توانایی ئافرەت بناغەی پێشکەوتنی ئاشتی و ئابوووریە و لێرەدا ئەوەیە پەیامی ئێمە بۆ ئافرەت ئەوەیە کە ئافرەتی بەڕێز تۆ خاوەن هێزی تو خاوەن توانایی و بوونی تۆ پێگەی تۆ لە هێز و تواناکەتدایە نەک لە شێو و سیمای تۆ و قژە درێژەکەی تۆدا خۆت لەوە دەربهێنە و نەبێ پاشکۆی هیچ ڕەوتێک کە تەنها تۆ وەک بوونێکی فیزیکی یان ڕووکەشگەرا و بە کاڵابوون بتبینێت پەیامی دووەمی ئێمە ئەوەیە کە بەڕاستی ئافرەتی کوردستانی دەبێت ڕۆڵی هەبێ لە پاراستنی ئاشتیدا لەوەشدا دەردەکەوێت کە دەبێت نەوەیەکی لەسەرخۆ نەرم کە بە عەقڵ و لە ڕێگەی دیالۆگەوە گفتوگو دەکات ئەو مناڵانە کە دەبێت پەروەردە ببن کە فێری دانوستاندن ببن کە بۆ ئەوەی کە ئاشتی بێت یەکتر قبولکردن بەها ئاکاریەکانی جوان لە مێشکی مناڵەکانی بچوێنێت کە ئەو بەها دیموکراسیانەی کە ڕێزگرتنە و ئەوەترە پەیامی سێیەمی ئێمە کە ئافرەت لە پاشکۆیەتی ڕزگار دەکات پەیامی ئابووریە تەنها و تەنها ئازادبوونی ئافرەت و نەجاتبوون لە پاشکۆیەتی لە ڕێگەی سەرچاوە و دارایی سربەخۆیە کە هەم بۆ خۆی و هەم دەبێت بۆ خزمەتی وڵاتی خۆشەویستمان بێت زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز دکتۆر ڤیان سلێمان سکرتێری یەکێتی ئافرەتانی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش